هەوڵەکان بۆ کردنەوەی مەرزی سازان لە هەڵەبجە بەردەوامە. سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق ئاماژە بۆ دەکات لەگەڵ سەرۆک وەزیران لە هەوڵدان بۆ ئەوەی مەرزەکە بەڕووی هەڵەبجە وەرێمی کوردستاندا بکرێتەوە. من بە سەرۆک وەزیرانی عێراقم وت کە لەم خولەی ئێستا کە حکوومەت بەرەو کۆتایی دەڕوە وعدێکی دابوو بە هەڵەبجە لە 16ی سێی پێشووتر کە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە یەکێکە لەو داخوازیانەی خەڵکی هەڵەبجە جگەلەوە چەند مەرزێک کە لە سنووری هەرێمی کوردستانن بە نێودەوڵەتی کردنیان بۆ خەڵکی ئەو ناوچانە گرنگە هەم لە ڕووی جوڵەی بازرگانی لە ڕووی هاتوچۆی هاوڵاتیان لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێرانە لەوانە مەرزی کێلێ و مەرزی شوشمێ مەرزی سازان ئیش لەسەر ئەمانەکەین بۆ ئەوەی ڕێکارەکانی بە نێودەوڵەتی کردنی تەواو بکرێ هەرچەند دە عێراق تێبینی هەیە لەسەرەوەی مەرزانە داهاتەکانی ناگەڕێتەوە و کۆمپانیای حیزبی و دەست بە سەراگرتن و قاچاقی تایە ئەوە یەکێکە لە گرفتەکانی بەردەم بە نێودەوڵەتی کردن لە ڕووی ئێرانەوە دەوڵەتی ئێران کۆماری ئیسلامی ئێران لەسەر خەتە بۆ ئەوەی کە ئەم پرسە لە ئاستی ئەوان تەواو بۆ لە عێراق خێرا بکرێ. کردنەوەی مەرزەکە لە ڕووی ئابووری و جموجوڵی بازرگانیەوە بۆ پارێزگاکە فریاد ڕەز دەبێت لەو چەقبەستووی و داخراوی کە ئێستا هەیەتی. جێگری پارێزگاری هەڵەبجەش دەڵێت کردنەوەی مەرزەکە گرنگی خۆی دەبێت و هەفتەی ئایندا شاندێکی پارێزگای هەڵەبجە بۆ مەبەستە سەردانی پارێزگای کرماشان دەکەن. کردنەوەی مەرزی سازان وە دروستکردنی پردەکەی سازان ئەوە لە ماوەیەکی نزیکا و جێبەجێ بێ دیارە لە هەفتەی ئایندایان داتر کاگازات یا سەردانێکی کرماشانەکە یا پارێزگاری ئەوێت تا هەڵەبجە بۆ ئیتفاقێکی ئیمزاکەن وەکردنەوەی ئەم مەرزە ئەهمێتی خۆی هەیە بە تایبەتی بۆ هەڵەبجە دەواازەیەکی بازرگانی باشە بۆ ئێرەوە حرەکەیەکی بازرگانی لە ناو شاری هەڵەبجەیە دروستە بێ چونکە خۆتان زان هەڵەبجە شوێنێکی سەداخراوە بەڵام بەکردنەوەی ئەو مەرزە ئەهمێتی خۆی ئەبێ و هیوادارین بە زووترین کاتا پردەکە تەواو بێ و مەرزەکەش بکرێتەوە. هەڵەبجە داخراوی و چەقبەستووی یابووری و بازرگانیەکەی تەواو دانیشتوانەکەی بێزار کردووە بۆیە بەشێکیان بە ناچاری پارێزگاکە جێدەیاڵن. حکوومەتیش پرۆژە و خزمەتی پێویستی شارەکەی نەکردووە. هێشتا ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە لە بەغداد کۆتایی نەهاتووە. بۆ ئەو مەبەستەش سۆران عومەر یاداشتی ئاڕاستی سەرۆک وەزیرانی عێراق کردووە بۆ ئەوەی لەلایەن حکوومەتی عێراقەوە بە فەرمی هەڵەبجە وەک 19مین پارێزگای عێراق بناسێنرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.